هەنگاوەکانی دەستپێکردنی پرۆژەی مارینا لە سەر ڕووباری سیروان و لە نزیک بازاڕی سەرەکی کەلار دەچێتە قۆناغی جێبەجێکردنەوە. خاوەن زەویە کشتوکاڵەکانی ناوچەکەش کە زەویەکانیان بەر پرۆژەکە دەکەوێت نیگەران و دەڵێن ئەگەر بێت و حکوومەت قەرەبوومان نەکاتەوە ڕێگر دەبین لە جێبەجێکردنی. ئەمە بە هیچ شێوە زەویەکانمان جێ ناڵێن لەبەرەوە ئەقدمانەیە ئەقدی زەراعیمانەیە لە ساڵانێکی زۆرەوە لە باو باپیرانمانەوە بۆمان ماوەتەوە هیچ کەسێ لەم جێگایان نەبووە لەوان زیاتر ئەم زەویانە نای لە کۆنە بەدەستیانەوەی هەتا ئیسا کشتوکاڵی و باخە داواکەین لە پەیوەنددارەکان بێنە سەر خەت و ئەقد و نای ئەو هیلاکی و مەینەتە ئێمە چەند ساڵە کێشامانە ناو زەویانە بۆمان بگەڕێنەوە. مارینا پرۆژەیەکی گەشتیاری و بازرگانی و تەندروستی و نیشتەجێبوونە و 200 ملیۆن دۆلار بەهای پرۆژەکەیە و ماوەی جێبەجێکردنی 4 ساڵە. هەموو ڕووباری سیروان ڕێگە خاتەوەی کە بە کۆرنیشێکە لە هەمووی عێراقدا هاوشێوەی نییە. جگە لە مارینا بە درێژایی ڕووباری سیروان و بە 4 زۆنی تر لەسەر ڕووبەری 2400 دۆنم زەوی 4 پرۆژەی تر بە بەهای نزیکەی 1 ملیار دۆلار لە ڕێگەی کەرتی تایبەتەوە جێبەجێ دەکرێت و کەلار دەباتە هاوتای پارێزگاکانی عێراق و کوردستان. واری سیروان کە پێشووتر باسمان کردووە لە 5 زۆن پێکاتووە ئەو زۆنانی کە تا ئێستا کۆمپانیەکان وەریان گردووە 3 زۆنە زۆنی 1 2 3 و ئەو قۆناغانی ڕێکاری ئیداری تا ئێستا بڕیبەتی زۆنی دووەمەکە بۆ کۆمپانیای بێسڕۆڵ وەری گرتووە بە پرۆژەی مارینا دەستی پێکا کە پرۆژەیەکی میکسە پێک دێ لە پرۆژەیەکی بازرگانی نیشتە جێبوون گەشتیاری پەروەردەیی وەرزشی لەخۆ دەگرێتەوە. کۆی هەر 5 زۆنی ئەو پرۆژانە دەبێت بە ڕێژەی 25% سەوزایی بێت و لە 20% خزمەتگوزاری گشتی و کۆڕنیش و دەریاچەی دەستکردی تێدا بێت و دانیشتوانی شارەکە بتوانن سوودی لێ ببینن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.